جوانترین و ڕازاوەترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. خۆشحاڵم لەگەڵ هاوڕێ هاوکارم ئەمیر ئەبینەوە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئێمە و بینەران. بەڵێ لەلا منیشەوە سڵاتان دەبێت، هیوادارم کە لە هەر شوێیەکان ساق و سلامەت بن و مەجای وەشتان هەبێت تا بە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەش بینەر و بیسەرمان بن. پێشەوەی کە لەگەڵ چاوان بابەتەکان دەست پێ بکەین، هەچین ناوبڕێکە بینن هاوڕێیانمان لە بەشی مۆنتاژ ڤیدیۆیەکی جوانی نەورۆزانیان بۆ مۆنتاژ کردوین، ئەوە بینین و دێنەوە خزمەتان. فەرموو بۆ بینین. وصالي تازيو وأكرد قلوهون وصالي تازيو وأكرد قلوهون كل أرو جنجنو جنجن تابيروس كل أرو جنجنو جنجن تابيروس سجن أجموانو خاص بودنجي بسوز سجن أجموانو خاص بودنجي بسوز صالي تازة في راس سيران يا شابلان خلقي كل دواري إيراق يا إيران خلقي كل دواري إيراق يا إيران وصالي تازة يا وأكرد قلوهون وصالي تازة يا وأكرد قلوهون كل أرو جنجنو جنجن تابي راس كل أرو جنجنو جنجن تابي راس سجن أجموانو خاص بودنجي بسون سجن أجموانو خاص بودنجي بسون متني بجاني ساسي ساساني هواسي شاقا قلت باسي جامعي تجوازي متني بجاني ساسي ساساني هواسي شاقا قلت باسي جامعي تجوازي وصفو جوانيا كاوتو بسواس كرمي رازي وصفو جوانيا كاوتو بسواس كرمي رازي وصالي تازيو وأكرد قلوهون وصالي تازيو وأكرد قلوهون كل أرو جنجنو جنجن تابيروس كل أرو جنجنو جنجن تابيروس سجن أجموانو خاص بودنجي بسون سجن أجموانو خاص بودنجي بسون بڵێ ئەمیر بابەتەکانمان دەست پێ بکەین. یەکەمین بابەتمان لەبارەی یادی 36مین ساڵیادی بۆمبارانی شیمیایی هەڵەبجە و یان بەخسکردنی هاوڕێیانی کوردانی شوانە. ئەمڕۆ هەینی 25 مانگی ڕەشەمە ساڵەهاتی بۆمبارانی شیمیایی شاری هەڵەبجەیە.
36 ساڵ لەوە پێش لە کاتێکدادا کۆمەڵانی ئەستەملێکراوی خەڵکی کوردستان چاوەڕێ هاتنی بەهار و گوڵ و سەوزەڵانی و شنەی بای بەهاریان دەکرد، لە کاتێکدا دەشتی جوان و سەرسەوزی شارە زۆر بەرگی ڕەنگا و ڕەنگی لەبەرکردبوو، ئامێزی پڕ لە بۆن و بەرامەی بۆ نەورۆز و ساڵی تازەکردبەوە، و لە کاتێکدا باڵندەکان بۆ پێشواز لە وەرزی بەهار ئاوازی خۆشەویستیان دەوتەوە، لە کاتێکدا کە جەماوەری زۆڵم لێکراوی کوردستان دوای تێپەڕکردنی مێژوێکی پڕ لە ڕەنج و ئازار و لە دەستدانی ئازیزانیان و خۆشەویستانیان خۆیان بۆ پێشوازی لە بەهار ئامادە دەکرد، لە ڕۆژانێکدا کە گەنجان و تازەلاوانی هەڵەبجە بۆ دەربڕینی هەستی ئەشق و خۆشەویستی دەرهەق بە یەکتر لە دەشت و کێوی ڕەنگینی شارە زۆر خۆیان دەڕازاندەوە و سرودی ئازادیان دەوت و توی هیوا بە دوا ڕۆژی ڕوون لە دڵیاندا چەکەرێ دەبەست، لە ئەوە ڕۆژێکدا بوو کە ڕق و قینی ئەژدەهای حکوومەتی بەعس و دیکتاتۆرە خوێن ڕێژەکە بۆ لە ناوبردنی بەهار و گوڵ شادی و خۆشی مرۆڤ و پەلەوەر ئاسمانی شینی هەڵەبجەی بۆ هەمیشە ژاراوی کرد و گوڵاڵە سوورەکانی دەشتی شارە زووری بۆ هەمیشە ژاکاند و باڵندەکانی لە خوێندن لاڵ کرد و گریانی منداڵی ساوای بۆ هەمیشە لاگەرویدا بەند کرد. بڵێ لە ئاوا ڕۆژێکدا بوو کە دوو حکوومەتی بەعس و ئیسلامی لە درێژەی شەڕی کۆنەپەرستانی خۆیاندا هەڵەبجەیان کرد بە گۆڕەپانی شەڕی دژی بەشەری خۆیان و زیاتر لە 5,000 ژن و پیا و پیر و لاوی ئەو ناوچەیان بە گازی ژاراوی قەتلعام کرد و بەو چەشنە یەکێک لە دزێوترین کردەوەکانی مێژووی پڕ لە سەرکوت و جنایەتی خۆیان تۆمار کرد. ڕەنج و ئازاری خەڵکی شاری هەڵەبجە هەربە لە دەستدانی ئازیزانیان کۆتایی پێنەهات، بەڵکو ئاسەواری گازی شیمیایی گواستراوەتەوە بۆ نەوەی داهاتوش و مناڵانی بازماندەگانیش بە دەستیەوە دەناڵێنن. ئەم جنایەتە سامناکە بە بەرچاوی دڵهێزەکانی جیهانی سەرمایه‌داری بەڕێوەچوو، ئەوان کە خۆیان هەموو کەرەسەی بەرهەمهێنانی گازی شیمیاییان خستبووە بەردەستی حکوومەتی بەعسی عێراق، خۆیان لەم کارە ساتە گێل کرد و تەنانەت تا ئێستاش ددانیان بە هاوبەشی خۆیان لە خوڵقاندنی ئەو جەنایەتەدا نەناوە. لە 36مین ساڵیادی ئەم جەنایەتە یادی قوربانیانی بێدیفاع دەکەینەوە و نەفرەت دەکەین لە تاوانبارانی ئەم جەنایەتە سامناکە. کارەساتی هەڵەبجە لە هەمان کاردا بۆ کۆمەڵەش ڕووداوێکی دڵتەزێن بوو. لەو ڕووداوەدا 68 کادر و پێشمەرگە و تێکۆشەری ماندووی نەناسی ناوڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە گوردانی شوان کەوتنە ناو مەیدانی شەڕ و لە کاتێکدا کە کەوتبوونە بەرگازی شیمیایی لە شەڕێکی نابرابەر و دەستەویەخەدا لەگەڵ هێزەکانی ڕژیم خوێنیان تێکەڵاو بە خوێنی 5,000 مرۆڤی بێتاوانی شاری هەلەبجە و دەڤەری شارە سوور بوو. بۆ ئێمە باشترین ڕێزگرتن لە ئازیزانی گوردانی شوان و هەموو ئەو خۆشەویستانێ لە پێناوی ژیانێکی ئاسوودە و پڕ لە سربەستی بۆ مرۆڤایەتی گیانیان لەدەستا خەبات و نەسرەوتن تا بەدەستهێنانی سەرکەوتنە. ئێمەش تەنیا بە وەفاداری بۆ ئامانج و ڕێبازە دەکرێت کە سەرجەم تێکۆشەرانی ڕزەکانی کۆمەڵە و حەزبی کۆمۆنیستی ئێران گیانیان لە پێناویدا بەخت کرد. لە 36مین ساڵیادی گیانبەخشکردنی پێشمەرگەکانی گوردانی شوان ڕێز لە یاد و بیرەوەری ئازیزانیان دەگرین و هەزاران سڵاو و درود دەنێرین بۆ ئەندامانی بنەماڵە خۆڕاگر و سەربەرزەکانیان. ناوبڕێک ببینین دینەوەلەتان. کێیزانی کاوە تەنافەڵخەن بۆ شارێ دەستی شەقامیش ببڕێن کۆڵان بدەن لە دارێ لاوێکی شەرمەوێن بووم مێشکم دەدرا بە ماران ئێستاش کە پیر و ماندووم دەرێم دەکەن لە شاران بەتەنیا جێم شەو زریانم چێنێ ئەم شەو زریانم چێنێ تەموو مژدام دەپۆشێ تەموو مژدام دەپۆشێ مانگە شەو دەم ڕفێنێ مانگە شەو دەم ڕفێنێ مانگە شەو دەم ڕفێنێ.
حازیزان بابەتی دووەمان لەسەر بەرەو پێشچوونی نەورۆزە. نەورۆز بۆ بنەماڵەی گیانبەختکردوانی سیاسی ئازار دەرترە لە هەموو ساڵێک. ئەو ئازیزانەی کە یەک یا چەند نەورۆز لەو پێش لە نێو بنەماڵەکانیاندا بوون ئێستا لە ئارامستانەکان ویان لە گۆڕە بێناو نیشانەکاندا ئارامیان گرتووە. بە هەزاران زیندانی سیاسی لە زیندانەکان و لە ئەشکەنجەگاکانی دوور و نزیک لە بنەماڵەکانیان لە بارودۆخێکی زۆر نامرۆڤانەدا بەسەر دەبن. لە 45 ساڵ حاکمیەتی ئیسلامیدا بەدەیان هەزار زیندانی سیاسی لە ئەشکەنجەگاکانی حکوومەتدا شکنجەوەیان ئێدام کراون. بە هەزاران کەس لە جەریانی ناڕزایەتیە جەماوەریەکانی دژ بە حکوومەتدا بە گولەی جەنگی گیانیان لەدەستاوە و یان دەست بەسەر و ئێدام کراون. ئێستایی تر کەمتر بنەماڵەیەک هەیە کە ئەندامێکیان دەست بەسەر زیندانی ئێدام دەرکراو لەسەر کاروەیان بە ناچار پەراوازەی هەندران نەبوو بێت. نەورۆز ڕۆژی لەدایکبوون، ڕۆژی هاوسەرگیری، ڕۆژەکانی لەدایکبوونی منداڵان بۆ بنەماڵەی گیانبەختکردوانی سیاسی، ئاوێتەی ئازار و ژان، گریانی بە ئاشکرا و شارەوەیە. بەشێک لە ژیان و کاتی بنەماڵەی گیانبەختکردوانی سیاسی لەسەر مەزارەکان تێپەڕ دەبێت. ئەرکی هەر ئینسانێکی شەریف و ئازادی خواز و هەر ناوەندێکی جەماوەریە گروپێکی کۆمەڵایەتیە کە بنەماڵەی گیانبەختکردوان و زیندانیانی سیاسی بە تەنیا نەهێڵنەوە. بە تایبەت لە مەراسمەکانی نەورۆزدا یاد و ناوی ئازیزانی گیانبەختکردوان بەرز و بەڕێز ڕابگرن. شەپۆلی دادخایی لە کوردستان و لە هەموو ئێران ڕوو لە گەشەیە. حکوومەتی ئیسلامی و حاکمانی جنایەتکاری دەبێ وەڵام دەرەوەی سەرجەم ئێعدامەکان، قەتڵەکان، تێرۆرەکان و بۆمباران و موشەکبارانەکان بن. لە هەموو شار و ئاواییەک پێویستە ناوی هەموو گیانبەختکردوانی سیاسی، وێنە و عەکسەکانیان بە دیواری شار و ئاواییەکانەوە، بە موزەخانە و ناوەندەکانی یادکردنەوە بە دەروازەی ئارامستانەکانەوە ببیندرێت. پێویستە بنەماڵەی ئازاردیتووی گیانبەختکردوانی سیاسی پشتیوانی معنەوی و ئەگەر لازمیش بێت یارمەتی ماڵی بکرێت. بەڵێ سپاسە میر. خەڵکی کوردستان و ئێران بۆ خەبا دژ بە کۆنەپەرستی ئیسلامی هەزینێکی قورسیان داوە. حکوومەتی ئیسلامی دەبێ وەڵامدەرەوەی سەرجەم ئەو جنایەتە بێت کە بۆ داسەپاندنی ستەمی نەتەوایەتی، ستەمی مەزهەبی، دواکەوت و ڕاگررتنی بە ئەنقەسی یابووری کوردستان کردوونی بێت. خەڵکی ستەمدیتووی ئێران کە لە یەکسەدەی ڕابردوودا لەگەڵ ئستبدادی سەڵتەنەتی و کۆنەپەرستی مەزهەبی دەستەوەی خەبووە، ئێعدام و ئەشکەنجێ زۆر کراون. لە درێژە و ئاکامی خەباتیاندا نظامێک بنیاد دەنێن کە ئێعدام و ئەشکەنجەتیادا ئاستەواری نەبێت. زیندانی سیاسی بوونی نەبێت و پێشێلکرانی مافەکانی خەڵک و ئەوانەی ئازادیە سیاسیەکان زەودەکەن مەحاکمە و ناچار بە وەڵامدانەوە دەکرێت. حکوومەتی جەنایەتکاری ئیسلامی بە شوێن قەتڵی حکوومەتی ژینا ئەمینیدا زیاتر لە 600 کەسی لە زیندانەکان و لەسەر شەقامەکان کوشتووە تا بڵێسەکانی شۆڕشێکا بە کوژرانی ژیناوی لاو داگیرسا بوو کە بکاتەوە. بە هەزاران کەسی بە گولەی جەنگی بریندار کرد و دەیان هەزار کەسیشی خستە گۆشەی زیندانەکانەوە. لە مەراسمەکانی نەورۆزی ئەمساڵدا یاد و بیرەوەری سەرجەم ئازیزانی گیانبەختکردووی سیاسی لە ماوەی 45 ساڵ حکوومەتی جنایەتکاری ئیسلامیدا ڕێز لێ دەگرین. سەرزانی بنەماڵەکانیان دەکەین و بە هەموو شێوەیەکی ممکن پشتیوانیان دەکەین. ئەوانەی بەگیر سەختترین ئەشکەنجەدا بیر و باڵی شۆرشتێرانەی خۆیان بناکەن. من ئەو دیلەم لە زیندانی تاریکا هاتاوی بیر ڕووناکەکە بەرچاوێن بە ناوازار هەڵقەیداری باریکا حافظنجی أبشريني هنقاوم حافظنجي أبشريني هنقاوم من أوديلم لا بشوري فولاوا أصوي هواي يا شمرقي زويناكم
آسوی وای گشتم مرگی به ناکم Bagrisul baruyase manusra bende bandi ayinamai berlatam madam edi zor begalem la pista dere golau tisarama bu khasim dere golau tisarama من أوديلم لا بشوري بولا أصوي واي ياش مرجيز وينا كم أصوي واي ياش مرجيز وينا كم بەڵێ ئەمیر کاک لوقمان لە مەهابادەوە نامێکی بۆمان ناردووە لە نامەکەیدا نووسیویەتی ئێستا ئیتر ڕوونا ئەوەی ناوی هەڵبژاردنە لە ئێران هیچ کاریگەریەکی لەسەر ژیانی ڕۆژانی خەڵک نییە بەڵام هەمیشە هەرا و جەنجاڵی زۆر لەسرە و چەند مانگێکە فەزای ڕاگەیاندن و تەنانەت شەقامەکانی ئێرانی داگیر دەکات و تا زیاتر هاتووی کاریگەری هەڵبژاردن کەمتر دەبێت بەڵام هەرا سازکردن لەلایەن دەسەڵاتەوە زیادی کردووە کاریگەری ڕاستەقینەی ئەو هەڵبژاردنەوە ئەو هەرا کە لە ماوەیەکی دیاریکراودا سازی دەکەن شەڕی کۆت لە حکوومەتیەکانە بۆ پسەوکردنی پێگەی خۆیان و لاوازکردنی کۆت لە ڕکابەرەکان و بەدەستێنانی پێگەی زیاتر لە تەڵانکردنی سەروەت و سامانی ئێرە بەم مانایە هەڵبژاردن بۆ فراکسیۆنەکانی ناو حکوومەت زۆر گرنگە بەڵێ لە دەرەوەی ئەوانەی دەسەڵاتدار و دەست و پەیوەندیەکانیان ئەوانەی دیکە ینی خەڵک هاان ئەدرێن ئەرکی خۆیان لەم ڕێوەسمانەدا جێبەجێ دەکەن ئەو بەشەش کە لایەنگری حکوومەتن ئەرکی ئیسلامی خۆیان جێبەجێ دەکەن و لەو خەیاڵەدان کە لەگەڵ هەر دەنگێک فیشەکێک لە ناو دڵی ئەمریکا و ئیسرائیل دەدەن هێندێکیان هێشتا وابیر دەکەنەوە کە لەم هەڵبژاردنە بە بەشداری خۆیان خراپتر دەگۆڕدرێت بۆ خراپ بەڵام زۆرینەی خەڵک هەر وەک دەرکەوت سیرکی هەڵبژاردنەکان وەک دەرفەتێک دەبینن بۆ جەختکردنەوە لەسەر دژایەتی خۆیان بۆ حکوومەت ئێستا هەم حکوومەت و هەم ئۆپۆزیسیۆن بانگەشەی سەرکەوتن دەکەن بۆ بابزانی کامانیان ڕاستە لە هەڵبژاردنەکانی ڕۆژی هەینیدا هەموو ئەو نمایشە هەمیشەگیە بە وردی و بە وردەکاریەوە ئەنجامدرا بەرپرسانی هەڵبژاردن سێ جار کاتی دەنگدانیان درێژ کردەوە و دوجار ڕاگەاندنا کە 41% بەشداری هەڵبژاردنەکانیان کردووە لەو کاتەش کە بەشداریەکان لە سەروی 70% بوون بە هەمان شێوە کاتی دەنگدان درێژ دەکرایەوە درێژکردنەوەی ماوەی دەنگدان بۆ سێ جار بۆتە ڕەوشتێکی جێگیر لە نمایشی هەڵبژاردنەکاندا و بەشێکە لەو مەراسمەی کە حکوومەت هەوڵ دەدات ڕوومەتی خۆی سوور ڕابێت بەڵێ ئەمیر بە گوێرەی بانگەشەی مێدیای حکومی ڕێژەی بەشداریکردن لە هەڵبژاردنەکاندا 41% بووە واتە 25 میلیۆن کەس دەنگیانداوە و 36 میلیۆن کەس دەنگیان نەداوە بەڵام حکوومەتیەکان ڕازین و باسی شکستی هەڵمەتی بایکۆت دەکەن جارێ باوا بیر بکەینەوە ئەوەی ئەوان ئێژن ڕاستە ئەوەیش ئەزانین کە هەڵبژاردن لە ئێران تەنانەت بە قسەی عەلی خامنەئی هەمیشە لایەنێکی ڕەفراندۆمی هەبووە 2 ڕۆژ پێش هەڵبژاردن عەلی خامنەئی داوای لە هەموو خەڵکی کرد کە بێن و بەشداری هەڵبژاردن بکەن بە پێی ئامارە ڕاگەیەندراوەکەش 36 میلیۆن کەس نایان پێوتووە کەوابوو زۆرینەی خەڵکی ئێران نەهاتن بە دەنگ ئەم بانگەوازەوە ئەو گۆرەترین شکستە لەم هەڵبژاردنەدا ئەمیر بەڕاستی ئەگەر خامنەئی لە ڕێزگرتن لە بۆچوونی زۆرینە تێگەیشت بە کەلوپەلی خۆی کۆ دەکردەوە و دەڕۆشت
هەروەک باسم کرد هەموو ئەو شتانەی تا ئێستا وتمان فەرزمان ئەوەیە ئاماری حکوومەت ڕاستن، بەڵام هەمومان دەزانین کە سەدا و سەد وانە. بۆ نمونە یەکێک لە معجزەکانی ڕۆژانی هەڵبژارن لە ئێران کە زۆر جار پێ دەوترێت یۆمەڵا ئەوە بوو کە سەرەتا لە گەشتبینترین هەڵسەنگاندن و ڕاپرسیەکانی حکوومەت باس لەوە دەکراکە ڕێژەی بەشداریکردن لە هەڵبژاردنەکاندا نزیکەی 30% بووە. لە ناکاو ئەم یۆمەڵا نزیکە 7 ملیۆن کەس بڕەکەیان گۆڕی و چوونەتە بنکەکانی دەنگدان، پەلەیان کرد بە جۆرێک حکوومەت شەرمەزاری ئێران و جیهان نەبێت. با لە باقی فێڵ و درۆ و ساختەگاریەکانی تریان گەڕین. لە ئاماردان حکوومەتەکان بە ئارزووی خۆیان مامەڵە دەکەن چونکە حسابێک بە کەس نادەن و لێپرسینەوەیەک لە ئارادانیا، خۆیان دەیدڕن و دەیدورن. چاو لێ بکەن ئەدعای حکوومەت لە سەدا 90 بۆ لە سەدا 70 گەیشتوتە ئاستێک کە ئێستا بە سەدا 41 هەز بە سەرکەوتن دەکات. بۆ خۆیان دانیان بەوە نانەوە کە هەڵبژاردنەکانی 11 ڕەشەمە کەمترین ڕێژەی بەشداری لە 12 خولی هەڵبژاردننی پەرلەمانی دوای ڕاپەڕینی ساڵی 57 بووە. جا ئێستا با بپرسین بەڕاستی ئەگەر ئەمە شکەس نەبێت چییە؟ ئێستای تر دەرسەد زۆر گرنگ نییە. کاتێک لە هەر بەناو هەڵبژاردنێکدا حکوومەت زیاتر لە پێشوو شرعەتی خۆی لەدەستدات، 11 ڕەشەمە بزمارێکی تری لە تابوتی حکوومەتی ئیسلامی لە ئێراندا ڕاستیەی ئەمەیە. ئەم ئاڵوگۆڕە سیاسی ئابووری و فەرەنگیانە لە چاوی وردبوونی خەڵک شاراوە نین، بێبایەخی و گرنگی پێنەدانی ئاشکرای خەڵک بە شانووی هەڵبژاردن ئاماژەیە بۆ ئاستی بەرزی وشیاری جەماوەر. خەڵکی ئێران ڕێگەی خۆیان هەڵبژاردووە، ئەوان بە شێوازی جۆراوجۆر و ڕاشکاوانە نای خۆیان بەگوێی دەسەڵاتداران و کەسانی ساویلکە و خۆشباوەڕ گەیاندووە. خەڵکی وشیاری ئێران لە ئاخێزی شۆڕشگێڕانەی ژینادا ڕێگەی خۆیان بە دروستی دیاری کردووەوە بەو پەڕی ئیرادە و وردبینیەوە بەو ئاراستەیەدا بەرەو پێشەوە هەنگاودنێت. بایکۆتی هەڵبژاردنەکانی گاڵتە جاڕانە لەلایەن خەڵکەوە زۆر ڕاشکاوانە بەڕێوە چوو. کۆمەلگای ئێران ساڵانێک کە ڕژیم ئیسلامیان تێپەڕاندەوە و هیچ ئومێدێکیان پێنەماوە. ئێستا خەڵک بیر لە دواڕۆژی ڕووخاندنی ئەم دەسەڵاتە گەندەڵ، سەرکوتگەر، کاولکار و دژە خەڵکی و کۆنەپەرستە دەکەنەوە. بیر لە بنیاتنانی کۆمەلگایەکی ئازاد و یەکسان و بە دوور لە هەر چەشنەستەم و چەوسانەوە و هەڵاواردنێکی ئاینی جەندەری و ڕەکەزی دەکەونەوە کە تێیدا ئازادی بێشەرت و مەرجی سیاسی بوونی هەبێت. هەر کەسێک بتوانێت بە ئازادی بانگەشە بۆ بیر و باوەڕەکانی خۆی بکات و ڕاو بۆچوونی نایارەکانیشی ببیستێت. بەڵێ دام و دەستگاکانی دەوڵەت بەرگری کار و پشتیوانی هیچ ئاینێک نەبن و ئاینی فەرمی هەڵبۆشێنسەوە. خەڵک ئازاد بن لەوەی کە خۆیان ڕێک بخەن، یەکیەتی ئەنجومەن و ڕێکخراوی سنفی، سیاسی، ئەدەبی و ڕۆشنبیری و ئاینی خۆیان هەبێت و کەس ڕێگری لە چالاکیەکانیان نەکات. گەرانتیکردنی ئەو جۆرە ئازادیە بێشەرت و مەرجانە پێویستی بە هەلومەرجی دیموکراتیک هەیە. لەم ڕووەوە جەختکردنەوە لەسەر دیموکراسی واتە جەختکردنەوە لەسەر مافی جەماوەر بۆ دامەزراندن و گۆڕینی نیزام بە جەنگی ڕاستەوخۆ و نهێنی و سەرتاسەری هەموو خەڵک، جەختکردنەوە لەسەر مافی خەڵک بۆ داڕشتنی یاسایەکی بنەڕەتی نوێ کە بە جەنگی خەڵک پەسەند بکرێت. جەختکردنەوە لەسەر دیموکراسی واتە جەختکردنەوە لەسەر مافی خەڵک بۆ ڕێکخستنی ئۆرگانەکانی دەسەڵات لە هەموو ئاستەکانی کۆمەڵگادا، هەر لە گەڕەک و قوتابخانە و شار و گوند و کارخانە و ئیدارەکانەوە بگرە تا پارێزگا و سەرتاسەری وڵات. ئاشکرایەکە دیموکراسیەکی ئاوا بەربەڵاو، قوڵ و بەشدارانە و گشتگیر بەبێ مافی شارۆمەندی یەکسان بۆ هەمووان دەستەبەر نابێت. بەرابەری مافی ژنان و پیاوان لە هەموو بوارەکاندا نەهێشتنی هەر جۆرە جیاوازیەکی نەتەوەی، ڕەگەزی، جنسی، جێندەری، ئاینی و فەرهەنگی و بە تایبەتی مافی نەتەوەستم لێکراوەکان بۆ دیاریکردنی شارەنووسی خۆیان و یەکیەتی خۆبەخشانە یەکێکە لە بنەما سەرەکیەکانی دیموکراسیەکی گشتگیر و
بەشدارانە. بەڵێ سیستمێکی حکوومەتی لەم چەشنە ناتوانێت سەقامگیر و بەردەوام بمێنێتەوە تا بوارەکانی ئابووریش لەخۆ نەگرێت. بەبێ پەرسەندنی دیموکراسی لە بواری ئابووری و سەر لە نوێ ڕێخستنەوەی ئابووری وڵات لەسەر بنەمای بەرژەوەندی زۆرینەی ڕهای خەڵک ناتوانرێت بارودۆخی سەقامگیری دیموکراسیەکی گشتگیر گەرانتی بکرێت. ئەم کۆمەڵە داواکاریەی جەماوەر ناکرێت لە سندوقەکانی دەنگدانی حکوومەتێکی فاشیست کە لەلایەن باندە مافیاکانەوە بەڕێوە دەبردرێت چاوەڕوان بکرێت. هەر بۆیە بایکۆتی گاڵتەجاری هەڵبژاردن هەڵبژێردرا، درێژەی خەباتی مەدەنی لە بوارە جیاجیەکاندا وەک گرێدانیان لە یەک سەرنجام دەگاتە بایکۆتی دەسەڵاتی کۆماری ئیسلامی و لە گۆڕنانی. داوەڕێک ببینن دێنەوە خزمەتە. بالێرەدا بینە سەر باسی شەڕی ئیسرائیل و حەماس بابەتێک سەبارەت بەمە بخەینەوە. کوشتاری خەڵکی فلەستین لەلایەن ئەرتەشی ئیسرائیلەوە تا ئێستاش بابەتی سەرەکی میدیاکانی جیهانە. خۆ سووتاندنی کارە سادباری ئەفسەرێکی هێزی ئاسمانی ئەمریکا لە بەردەم باڵیۆزخانەی ئیسرائیل کە هەروە خۆتان ئاگادار بوون ئەوە دەردەخات کە تووڕەیی و بێزاری خەڵک چکاردانەوەیەکی بوەیرانەی بە دوای خۆی داهێناوە.
بەم حاڵەشەوە پشتیوانی بێ ئەملا و ئەولای دەوڵەتی ئەمریکا و دەوڵەتە ڕۆژاواییەکان لە تاوانەکانی دەوڵەت و ئەرتەشی ئیسرائیل و کوشتاری دان هەزار ئینسانی مەدەنی و بێتاوان ئاستی پابەندبوونی درۆینەی ئەو وڵاتانە بە مافەکانی مرۆڤ و یاسا نێودەوڵەتیەکان بە تەواوی ئاشکرا دەکات. لە 23 ژانویەوە تا ئێستا هاوکاریە مرۆیەکان بۆ باکووری کەرتی غەزە بە ڕادەیەکی زۆر کەمتر بۆتەوە بە جۆرێک کە بەشێکی زۆر لە پەنابەران و لەوانە منداڵان لەگەڵ دۆخێکی دژواری قات و قڕی بە تەواو مەعنا و یان لە دەستان بەهۆی برسیەتیەوە بەرەڕووبوونەتەوە. بەهۆی هێرشی جنایەتکارانی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەر ئاپۆڕەی برسیەکان لە پراوێزی باشووری ڕۆژاوای شاری غەزە 150 کەس گیانیان لەدەستاوە، زیاتر لە 1000 کەسیش بریندار بوون. قوربانیانی ئەم ڕووداوە خوێناویە چاوەڕێی گەشتنی کاروانی خۆراک بوون کە لەلایەن ئەرتەشی ئیسرائیلەوە کرانە ئامانج. ئەشکەنجە و ئازاری سیستماتیکی دیلەکانی شار، هێرشکردنە سەر کەمپەکانی پەنابەران بە ئامانجگرتنی نەخۆشخانەکان، ڕۆژنامەنووس و کارمەندانی ڕێکخراوی نەسەوای گرتوەکان، هێرشکردنە سەر ناوچە ئەمن و ئارامەکان و کوشتاری بێپسانەوەی منداڵان، دەستێژیکردنە سەر ژنانی دەست بەسەرکرا، وێرانکردن و دزینی مڵک و ماڵی ئاوارەکان، بڕینی هێڵەکانی پەیوەندی، برسیەتی زۆرم لێ ئاوارەکانی غەزە کەواتە نزیکەی 2 ملیۆن و 500,000 کەس لەگەڵ برسیەتی دەست و پەنجە نەرم دەکەن و نەخۆشیە جۆراوجۆرەکان بەهۆی نەبوونی جەوا و دەرمان و لە کارکەوتنی نەخۆشخانەکان لە نێو منداڵان و بە ساڵاچواندا بەردەوام ڕوو لە زیادبوونە و هیتر. هەمووی ئەمانە ڕوخساری جینۆسایدێکی فاشیزمی بە تەواو مانای خستووەتە بەردەم جیهان. هاوکات لەگەڵ بەردەوامی کوشتار لە غەزە، ئیسرائیل هێرشەکانی خۆی بۆ سەرقوڵایی خاکی لوبنان پەرەپێداوە. خەون و خۆلیای ئیسرائیل بۆ بەرفراوانکردنی خاکی وڵاتەکەی دوای وێرانکردنی غەزە ئێستا لوبنانی وەک بەرەی شەڕی داهاتوو کردووەتە ئامانج. هەوڵ و دانوستانەکانی مەسر، قەتەر و ئۆردن لەگەڵ ئامریکا بە مەبەستی دۆزینەوەی چارەسەرێک بۆ ئاگربەست بەهۆی کارزانەوەی توندی ئیسرائیل بەتایبەت سەرپێچیەکانی خودی نەتانیاهۆ نەگەیشتوەتە هیچ ئاکامێک. واقعیەتێکی دیکە ئەوەیە کە بزوسنەوەی جیهانی دژە شەڕ، سەرەڕای خۆپشاندان و کۆڕ و کۆبوونەوە بەردەوام و شکۆزارەکان نەیتوانیوە بەر بە جنایەت و داگیرکاریەکانی ئیسرائیل بگرێت و دەوڵەتی ئەمریکا و ئوروپایەکانیش توانایی گوشار خستنە سەر دەوڵەتی ئیسرائیلیان نییە. لە بەستەیەکی وەهادا مرۆڤ دەتوانێت شاهدی گەشەی ڕۆدگەلێکی بناژۆخواز و تونندڕەوی وەک حەماس و هاوشێوەکانی بێت لە نێو لاوانی فەلەستینیدا کە ئەوەش دەبێتە کێشەیەکی نوێ لە ناوچەکەدا. بڵێ ئەمیر بینەرێکمان کە خۆی بە نەدان ئاساندووە و دەڵێ لە تاران دەژی لە نامەیەکدا کە بە فارسی نامەکەی نردووە، ئێمە بەشێکمان بە کوردی وەرگەڕاوە نووسیویەتی کڕین و فرۆشتنی پایان نامە تەنیا گۆشەیەکی بچووک لە گەندەڵیە کاتێک دەبیستیم ئێران یەکێک لە 8 وڵاتی یەکەمی جیهانە کە پایان نامە و بڕوان نامەی ساختەی هەیە. کێشەیەک لە بێمتمانەبوونی سیستمی زانستی و پەروەردە لە ئێراندا کە وەک زۆربەی بوارەکانی تر مافیاکانی سەر بە حکوومەت دەستیان تێبردووە. جارێ باسی ئەوە بکەم کە
بە پێ راپۆرتی ناوەندی لێکۆڵینەوەی مەجلس لە نێوان ساڵانی 1992 تا 1401 بە گشتی 72057 پەیامنامە و تێزی قوتابیانی دکتۆرا لە سیستمی ئێراندۆک تۆمارکراون کە بەشێکی بەرچاویان ساختەویی. لەم دوایەدا گۆڤاری زانستی بەناوبانگی نیچەر لە راپۆرتی ساڵانی خۆیدا کە بە هاوکاری هۆشی مەسنوعی ئەنجامی داوە ڕایگەیاندووە ساڵی 2023 لە ڕووی ساختەگاری ئەم ئاکادمیەوە ڕێکۆردی شکاندووە. بە گوێرە راپۆرتی ئەم گۆڤارە وڵاتانی سعودیە، پاکستان، رووسیا، چین، میسر، مالیزیا، ئێران و هێندستان ئەو هەژ وڵاتە سەرەکیانن کە لە 2 دەی ڕابردوودا زۆرترین ڕێژەی بابەتی ساختگی ئاکادمیان لە تۆمار کراوە. بەڵێ زۆر سپاس لە نەداخانم بۆ راپۆرتەکەی. بێگومان لە وڵاتێکدا کە گەندەڵی چەندین دەیە لەلایەن دەستگای ئیداری بە هەموو لە قوپۆیەکانیەوە کەڵکی لێوەرگیراوە و جێکەوتووە. واقعیت ئەوەیە کە نظامی سرمایه‌داری بەبێ بوونی ڕادەیەک لە گەندەڵی ناتوانێت درێژە بە ژیانی خۆی بدات. بەڵام گەندەڵی لە ڕادە بەدەریش دەتوانێت تووشی ئاستەنگ و ئاڵنگاری بکات. لەمڕۆ خەبات لە پێناو کۆنتترۆلکردنی گەندەڵی بەربڵاو دێتە دەستوری کاری حکوومەتە سرمایه‌داریە پێشکەوتوەکان و دامەزراوەکانی لەوانە ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتی. گەندەڵی لە هەندێک وڵات زۆر وە لە هەندێکی تریش کەمترە. زۆرترین زیان و گشارەکانی گەندەڵی ڕوو لە کرێکاران، زەحمەتکێشان، ژنان، منداڵان و چین و توێژی بێبەش لە دەسەڵات و سەروەت و سامان دەکات. حکوومەتی ئیسلامی سرمایە سەرچاوەی سەرەکی گەندەڵی بەربڵاو لە ئێرانە. ئەم گەندەڵیە تەنها بە 1-2 شوێن کۆتایی نایە. هەروەک لە راپۆرتەکەی نەدادا هاتووە، باڵی ناحەزی خۆی کێشاوەتە ناو سیستمی پەروەردە و بە پارە پایاننامە وەردەگرن کە چەندین نمونەی تا ئێستا لە قەزاییان و نێونەرانی مەجلس دەرکەوتووە کە بڕوانامەی ساختەگیان بووە. هەر بۆیە زاڵبوون بەسەر ئەم بەڵایەدا تەنیا لە ڕێگەی ڕووخانی ئەم دەسەڵاتە و دامەزراندنی حکوومەتێکی بەڕووس و وەڵام دەرەوە ممکن دەبێت. بەڵێ میر کاک فەرهاد لە پاوە لە نامەیەکدا ئاماژە بەوە دەکات کە ئێران کۆمەڵگای کێشەی چارەسەر نەکراوە دەڵێ ئەگەر زۆر نەگەڕینەوە دواوە لانی کەم لەم 2-3 دەیە ڕابردوو کێشەکان بە ڕادەیەکی بەرچاو بەرز بوونەتەوە. لەم بارەوە جارێ با بزانین کارناسی کۆماری ئیسلامی کارناسانی کۆماری ئیسلامی دەڵێن چی. بە گوێرەی راپۆرتی ئێعتماد ئۆنلاین ڕۆژنامەی ئێعتماد لە یاداشتێکا بەناونیشانی ئێسک لە قڕگ و درەگ لە چاو نووسیویەتی دۆخی ئێران بە جۆرێکە کە ئەستەمە لە جاهاتوودا دیدێکی ڕوون بۆ سیاست و ئابووری ئەم وڵاتە بێتە دی. ئێران کەوتووەتە ناو چاڵە زەبەلاحەکانەوە، چاڵی کەمبوونەوەی توانایی ژینگەئی، چاڵی تەحریمەکان، چاڵی گەندەڵی بەربەڵاو، چاڵی پانخوازی بەردەوام، چاڵی دواکەوتووی ئابووری بە بەراورد لەگەڵ ڕێکخابەرە ناوچەیەکان، چاڵی دوورکەوتنەوە لە ئابووری جیهان و هیتر کە ناتوانرێت بە ئاسانی لێ بێتە دەرێ. بۆیە ئێران کۆمەڵگایەکە کە زۆر کێشەی چارەسەر نەکراوی هەیە. دیمەنی ئەمڕۆ ئێران ئەوەندە سادە نییە کە هەندێک کەس وێنا دەکەن. ئەم سادە وێناکردنی دۆخەکە لە ڕاستیدا زیاتر فریودانە. بەڵێ چاوان کاک فەرهاد لە درێژەدا نووسەتی دەڵێ لەم بارودۆخەی ئێستادا کە هەژاری و نەهامەتی سەرانسەری ئێرانی داگرتووە تەنیا ڕێگای بەگژداچوونەوەی بریتە لە وەڕێخستنی بزوتنەوەیەکی دادخوازی تەوەر. بۆ پێکێنانی بزوتنەوەیەکی بەهێزی داخوازی تەوەر پێویستە ئەو خەبات و ناڕزایەتیانەی ئێستا لەم پرش و بڵاویە ڕزگاریان بێت. پێویستە ویست و داواکاریە بە پەلەو هەنووکەیەکانی کرێکاران و زەحمەتکێشان ببێت بە پرسی سەرجەم کرێکارانی لە سەرکار و بێکار، ژنان و پیاوان لە ئاستێکی سەرتاسەریدا. بەدی هاتنی ئەمەش گرێدراوە بە پەرەسەندن و پتەوونی پەیوەندیە نێوان هەڵسوڕاوانی کرێکاران و تێکۆشەرانی پێشەنگی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لەسەر ئاستی سەرتاسەریدا. واقعیت ئەوەیە کە
کە بۆ چینی کرێکاری ئێران و بۆ ملیۆنان کەس لە چین و توێژە بێبەشەکانی کۆمەلگا هیچ ڕێگایەکی دیکە نەماوەتەوە جگەل لە خەبات و ناڕزایەتی دەربڕی. بە دڵنیاییەوە ئەوان نانەوێت شاهدی مەرگی بەشێنەی خۆیان بن. خۆڕاگری ژنان، مانگرتنە کرێکاریەکان و خۆپیشاندان و ناڕزایەتی بەردەوامی خانەنشینان سەرجەمیان دەرخەری ئەو ڕاستیان کە خەڵک چیتر ئامادە نین ببنە قوربانیانی نادیاری ئەم دۆخە کارەساتبارە. خەڵک لە ژیانی واقعی خۆیاندا ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەرگ بۆ ڕاستیە دەکەن کە تەنیا ڕێگای ڕزگاربوون لەم بارودۆخە پڕ لە نەهامەتیە بریتیە لە پەرەپێدانی ناڕزایەتیەکان، هاتنە سەر شەقامەکان، مانگرتن لە کارگە و ناوەندەکانی پیشەسازی و بەرهەمهێنان و ئامادەکاریەکی هەمەلایەنە بۆ ڕووخاندنی شۆڕژگێرانەی ئەم دەسەڵاتە. سپاس بۆ کاک فەرهاد. ئەمیر ناوبڕێک ببینین دینەوە باقی بابەتەکانمانە بینین. شاخی شەماڵان دێمەوە شاهەڵۆی دنیام بە ساقت بۆ هەواران دێمەوە وەگەشنەی ئاڵۆزی سەر شاخی شەماڵان دێمەوە دەستی نەرمەم گوڕێ دەکێشم بە سەری سەودای بەهار دەستی نەرمەم گوڕێ دەکێشم بە سەری سەودای بەهار وەگەغەتاوی زەردە پەردیسان بە خیزان دێمەوە وەگەغەتاوی زەردە پەردیسان بە خیزان دێمەوە ناهید لە شاری بۆکانەوە لە نامەیەکدا لەسەر منداڵانی کار قسە دەکات و نووسیوێتی ئێستا بەراورد دەکرێت کە تا 6 ملیۆن منداڵی کار لە ئێران دەژین کەشی بەرپرسانی کۆماری ئیسلامی وەک هەمیشە ڕاستیەکان لە چاوی خەڵک دەشارنەوە دەڵێن 12,000 منداڵی کار لە ئێران هەن. سەعید نەورۆزی کارناسی بەرپرسی ڕێکخراوی تەندروستی ئێران بە ئیسنای وتووە 12,000 منداڵی سەرشەقام لە ئێران هەیە. بەوتەی نەورۆزی لەو 12,000 منداڵی کار و سەرشەقامەی لە ئێران دەژین 4,000 کەسیان لە تارانن و لەو ڕێژەیەش هەفتا بوو. 75% منداڵی شارۆمەندانی ئێرانی نین. بڵاوکردنەوەی ئەو ئامارە لە کاتێکدایە ساڵی پار و نەک ئەم ساڵ. نێونەری ئیسفەهان لە پەرلەمانی ئێران وتبووی بە پێی بۆچوونی پسپۆڕانی پرسە شاریەکان ئاماری منداڵانی کار لە ئێران 3 بۆ 7 ملیۆن کەسە. منداڵانی کار بەگشتی بەرهەمی پێک هاتەی ئابووری کۆمەڵایەتی ناکارامە و نادات پەروەرانەی ناو کۆمەلگایەکەن. ئەم منداڵانە لەژێر کاریگەری هەژاری ئابووری خێزان بە بەدسەرپەرشتی یان بێسەرپەرشتی وەک ئالوودەبوونی دایک و باوک بە مادە هۆشبەرەکان، نەخۆشی یان کەم ئەندامی دایک و باوک، زیندان، مردن یان لێکجیابوونەوەی دایک و باوک و کێشەی دیکەی خێزانی. ئەم منداڵانە ناچار دەکرێن کە بۆ دابینکردنی بژێوی ژیانە مانەوەی خۆیان و سەرپەرشتیارەکانیان کاری قورس و پڕمەشەقەت بکەن. منداڵانی کار بەچوونی پێشوەختە بۆ ناو بەستێنە کۆمەڵایەتیەکان لەلایەن خانەوادە تاقم یان گروپە سیستماتیکەکان دەچەوسێنرەوە و تووشی هەموو جۆرەکانی زیانە کۆمەڵایەتیەکان دەبنەوە و ئەو توندوتیژی و دەستێژیانە بە ئەزمون دەکەن کە کاریگەری لەسەر
زاهاتویان دادەنێت. بەم شێوەیە ئەو منداڵانەیە کە وەک سامان و سرمایە کۆمەڵایەتی دەبێ بنیادنەری داهاتووی کۆمەلگاکەیان بن بەهۆی ناکارامەی بەرپرسیان و سیاسەتی هەڵی ئابووری و نەبوونی پشتیوانی پێویست تووشی هەموو جۆرە خەسارێکی دەرونی و جەستەی و سکسی دەبنەوە. منداڵانی کار و خیابانی یەکێک لە دیارزە باوەکانی کۆمەلگاکانی ژێر حاکمیەتی نظامی سەرمایه‌داریە لە زۆربەی وڵاتانی دنیادا. بەپێ ئاماری سازمانی جیهانی کار ساڵانە زیاتر لە 120 ملیۆن منداڵ لە سەرتاسەری دنیادا و لە تەمەنی 5 تا 14 ساڵی بۆ دەستەبەرکردنی بەڕێچوونیان و یان یارمەتیدانی هەزینەی ژیانی بنەماڵەکانیان ناچار دەبن بچنە نێو بازاری کارەوە. هەڵبەت ئەگەر کارێکیان دەست بکەوێ و بە حەقدەستێکی کەمەوە بتوانن هێزی کاریان بفرۆشن، بەم جۆرە نەمامی شلکی تەمەنی ئەم ئینسانە بچکۆلانە لەم نیزامە زاڵمانەدایە بە بێبەشی و ڕەنج و کاری تاقەت پرۆکێن دەژاکێ و سیز دەبێت. ئەم منداڵانە بە جێگای بەهرەمەندبوون لە دەرفەت نعمەت و چێژی ژیان کە مافی سروشتی هەموو منداڵێکە بە جێگای بەسەربردنی ئەم قۆناغا کورت و بێگەڕانەوەی تەمەنیان لە ئاموزش و یاری بە ئامانجی پەروەردەکردنی سلامەتی جەستەیی و ڕۆحی گەشەپێدانی توانایەکانیان و داهێنان ناچار دەبن لە هەمان ساڵی سەرەتای ژیانەوە بشنە ژێرباری کاری قورس و ساقەت پرۆکێن و جەستە و دەرونیان بژاکێ. بەڵێ بەداخەوە بۆ بەشێک لەم منداڵانە خیابان نەتەنیا شوێنی کار نییە بەڵکو بۆتە شوێنی ژیانیشیان. ئەمە بەشی منداڵانی بێپەنا و پشتیوان و ستەملێکراوە لە ژیان لە سایەی نظامی وەحشی و بەربەڕیەتی سرمایه‌داریدا. ئایا لەوەها بارودۆخێکدا دەکرێت چاوەڕوانی کۆمەلگایەکی سڵامەت بین تەنانەت بۆ نەوەکانی داهاتووش؟ مناڵانی کار لە ئێران لە بارودۆخێکدا ناچار بە تەحملکردنی ئەم گشتە ڕەنج و ئازارن کە لە حاکمیەتی ڕژیمی دز و گەندەڵی ئیسلامیدا بەدەیان حاڵەت دزی و ئیختلاس و ڕاندخۆری گەورە لەلایەن بەرپرسان و خزم و کەسەکانیانەوە بەردەوام ڕوو ئەدات. بە ملیارد دلار لە سەروەت و سامانی خەڵک سەرفیدام و دەستگای پان و بەرینی شەڕ و سیخۆری و سەرکوتدا دەکرێت. بە ملیارد دلار سەرفی سیاسەتی زێدەخوازانەی ڕژیم و یارمەتیدانی ڕەوتە کۆنەپەرستە ئیسلامیەکان لە ناوچەکەدا دەکرێت. بێگومان ئەم بڕە پارە سەرسوڕهێنەرە لە سفرەی هەمان ئەو کرێکارە گەورە و منداڵانەی کار و ڕەنجی سەرشەقامەکان دەڕفێنرێت. بە ڕووخاندنی شۆڕشگێڕانەی ئەم ڕژیمە گەندەڵە و دامەزراندنی حاکمیەتێکی شۆڕایی زۆرێک لەم کێشە و گرفتە بنەڕەتیانەی کۆمەڵ لەوانە دیاردەی منداڵانی کار چارەسەر دەبێت و خاشە بڕدەبن. لە شاری بێخیاباندا گەورە دەبن لە ڕایێڵای لە کۆڵان و کوچەی تەنگی بەربەستراودا ئاوێتەی دووکەڵی کوورە و قاچاقچیاتی و زەردەبرین چەند دەستکە فەندا و قۆچەقانی بەدەستەوە مندا
شنێوی باوکانی ماندوو لە دوایان نفرینی دایکانی وەڕاست لە گوێیاندا ویش لە هیواو لە سبەینی لە مشکیاندا منداڵانی بێناو نیشان منداڵانی نێوقوتەکان منداڵانی بێناو نیشان منداڵانی نێوقوتەکان لا 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 جنگلی به باورا و دپشکن و چلی داری به رگا و بردگرن و جنگلی به باورا و دپشکن و چلی داری به رگا و بردگرن منداڵانی بێناو نیشان منداڵانی نێوپۆکەکان منداڵانی بێناو نیشان منداڵانی نێوپۆکەکان لا 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 بەگەروی خێناویان دەچیکن و پڕ بەگەروی خێناویان دەچیکن و ئەمیر هاوڕێهانە راپۆرتێکی بۆ ناردوین و نووسیویەتی بەڕێوەبەری پۆلیسی ڕێگەوبانەکان ڕایگەیاند بە زیادبوونی 6 لە سەدی ژمارەی کوژراوان لە جەمانگی سەرەتای ئەمساڵدا 17,500 حاڵەتی کوژرا و بەهۆی ڕووزاوەکانی هاتوچۆ لەسەر ڕێگاکانی وڵات تۆمار کراوە. بەپێ ئەو ئامارەی کە ناوەندی ئیمنی ڕێگەوبان ڕاگەاندووە ژمارەی ڕووزاوەکانی ڕێگەوبان لە ئێران 20 هێندەی ستانداردی جیهانیە. بەو جۆرە لە ڕووزاوەکانی ڕێگەوبان لە ئێران ساڵانە هەزاران کەس گیان لەدەستدەدەن. هانا لە درێژەی راپۆرتەکەی دانووسیویەتی سەرۆکی ڕێکخراوی فریاکۆتن وتی ساڵانە ڕووزاوەکانی هاتوچۆ نزیکەی 18,000 کەس گیان لەدەستدەدەن. بە وتەی ئەو زۆربەی قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ تەمەنیان لە نێوان 15 بۆ 40 ساڵدایە. بڕی زیانەکانی ئەم کەرتان نزیکەی 14 ملیار دۆلار لە ساڵێکدایە. ساڵانە هەزاران کەس بەهۆی ڕووداوی لێخوڕینی ئۆتۆمۆبیلەوە کەمەندام دەبن. سەرۆکی ڕێکخراوی گەشتیاری وتی ڕووداوەکانی ڕێگەوبان هێزی سەرەکی کەم ئەندام بوونە. لە ئەنجامی 300,000 ڕوودا و ساڵانە لە نێوان 40 بۆ 60,000 کەس کەمەندام دەبن.
بەڵێ ڕێگاوبانەکانی ئێران چاوان لە خراپترین ڕێگاوبانەکانی جیهانن و بوونەتە قەچلگای هاوڵاتیان. ئامارەکان لە کوژرانی 20,000 کەس لە ساڵی ڕابردوو و 320 کەس لە 8 ڕۆژی ڕابردوو لە جادەکانی ئێران دەدوێن و زۆر زیاتر لەمەش بریندار هەن. ڕێگاوبانەکانی باریک و پڕ لە دەستەنداز، ئۆتۆمۆبیلە کۆنەکان و نائستاندارد بۆ ڕانندگی، شۆفێری ناشارەزا و ماندوو ویان ڕانندگی لەژێر کاریگەری ئەلکول و مادە هۆشبەرەکان و نەبوونی تابلۆی پێویست، نەبوونی کۆنتترۆلی سرعەت، ئەمانە لە هۆکارەکانی تەسادفاتی کوشەندە و کارە ساتبار لە جادەکانی ئێران. ڕێگاوبانەکان لە ناوچە پراوێستراوەکان لە کوردستان، لە لۆڕستان، لە کرماشان، ئیلام، سیستان و بەلوچستان ڕێگاوبانەکانی ئاواییەکان زۆر نائەمنترن و ڕادەی تەسادفەکانیش زۆرترە. نەبوونی سەرمایه‌گوزاری لە پێکهێنانی شەبەکەکانی ڕێگای مدرن و سالم، نەبوونی کەرەستەی گواستنەوە وەک خەتار، نەبوونی سیستمی هەوایی هەرزان، قەتارە ژێرزەویەکان لە شارە گەورەکان و زۆری ئۆتۆمۆبیلە کۆنەکان لە ڕێگاوبانەکانی بچوو ڕادەی کارەساتی تاڵیان زۆرتر کردووە. تەسادفاتی ڕێگاکان لە ئێران یەکێک لە 5 هۆکاری بەرچاوی مرگ بە ئەژمار دێت. بەرپرسانی ئینتزامی ئێران زۆر جار هەوڵیان داوە کە قورسایی بەرپرسیارەتی تەسادفاتی ڕانندگی بخەنە سەرشانی هەڵەی ئینسانی شۆفیرانی لاو بێ ئەزمون و نائاشنا بە شۆفێری. بەڵام بە چاو شاندنێک بە ئاماری پزیشکی قانونی لە 10 ساڵی ڕابردوودا دەیبینین کە قوربانیانی کارەساتە جادەیەکان کەسانی میان ساڵ و خێزاندارن و هێندێک لەم تەسادفاتە لە نزیک بە 3500 شۆنی تایبەت لە جادەکاندا ڕوودەدەن. بەرکەوتنی سەر کە بێتە هۆی مردن لە تەسادفاتی ڕانندگی زۆرتر بەهۆی نەبەستنی کەمەربەندی ئیمەنی یا دروستکار نەکردن ویان لە کیسەکانی هەوای ئۆتۆمۆبیلەکاندا ڕوودەدات. ئەمیر، ئۆتۆمۆبیلی پراید بەرهەمی شرکەتی سایپا لەم ڕۆوە ئەمن نییە. بەڵێ. جێگیری پۆلیسی ڕێگاکانی ناجا لە ساڵی 1397 بە ئاماژە بە ڕۆڵی ئەم ئۆتۆمۆبیلانە لە مەرگی شۆفێرەکان وتبووی کە لە ئێستادا بەداخەوە زۆرترین ئاماری کوژراوان و بریندارەکانی کارەساتە جایەجێیەکان پەیوەندی بە ئۆتۆمۆبیلی پرایدەوە هەیە و ئەمە نیشان دەدات کە ئەم ئۆتۆمۆبیلە چەندە نائەمنە. هەروەها وەزنی لە خوارەوەی ئەم ئۆتۆمۆبیلە شاریە دەبێتە هۆی ئەوەی کە لە جادەکانی نێوان شاری بە ئاسانی وەرگەڕێ. لە ساڵی 96 پۆلیسی ڕاهنمایی و ڕانندگی پراید و پێشوەی بە هۆکاری نزیکەی 52 لە سەدی کوژراوانی تەسادفاتی ڕانندگی لە ئێران ناو لێبرد. لە لایەکی دیکەوە چوونە سەرەوەی هەزینەکانی چاکردنەوە و ڕاگررتنی ئۆتۆمۆبیلەکان بۆتە هۆی ئەوەی کە ژمارە ئەو ئۆتۆمۆبیلانەی کە بە نەقسی فەنیەوە لە جادەکاندا هاتووچۆ دەکەن بچێتە سەرێ و ئەم بابەتە خۆی هۆکارێکی دیکەیە بۆ چوونە سەرەوەی تەسادفی ڕانندگی لە ئێران. بە لێکدانەوەی ئاماری ئۆتۆمۆبیلەکان کە تووشی ڕووداوی جادەیی بوون ڕوون بووەتەوە کە معایناتی فەنی ئەم ئۆتۆمۆبیلانە بایەخی پێنەدراوە. ئامارێکی ورد لە ئۆتۆمۆبیلە خراپەکان کە هەرکام بەشێک بە شێوەیەک توانی ویانە بەرگەی معاینەی فەنی وەربگرن و لە ناوگانی هەڵگرتن و گواستنەوەی گشتیدا کار بکەن لە بەردەستانیا. بە هۆشدارەکانی پۆلیسی ڕێگە و ڕێکخراوی پزیشکی قانونی و ئاماری تەسادفی جادەیی چەند مانگی ڕابردوو وێ دەچێت کە نەتەنیا ژمارەی چەند ساڵەی کوژراوان و بریندارەکانی شۆفێری ڕانەگیراوە بەڵکو بە چوونەسەرەوەیکی زۆر وێ دەشێت ئێران بەم زوانە بە ئاماری ساڵانەی 20,000 کوژراو لە دەستپێکی دەیەنەوەدی هەتاوی گەڕێتەوە. بەڵێ ڕژیمی ئیسلامی هۆکاری سەرەکی مەرگ لە جادەکانی نائەمنی ئێرانە. ڕژیمێکە لە ژێرخانی ئابووری شاری لەوانە پێکهێنانی گواستنەوەی ئەمن و مۆدێرندا سەرمایه‌گوزاری ناکات، هەژاری بەسەر بەشێکی زۆر لە خەڵکدا سەپاندووە، تۆڕەکانی قەتاری ئەمنی نێوان شاری ڕێک نەخستووە، گیان و ژیانی خەڵک بۆ ئەوان گرنگیەکی نییە. بەرپرسی مردن و برینداربوونی خەڵک لە ڕێگاکانیشە. ڕژیمی ئیسلامی بەدەیان شێوە هۆکاری مردن و کوژرانی خەڵک لە ڕێگاکان، لە زیندان، لە نەبوونی تۆڕەکانی دەرمانی و بیمارستانی، لە کوشتنی سەرشەقام و ئێدام. ڕژیمێک کە سەروەت و سامانی خەڵکی خەرجی سەرکوت لە ناوە و تێرۆریزم لە دەرەوە دەکات، ئەوەی کە بۆی گرنگیەکی نییە سڵامەتی و ئەمنیەتی دانیشتوانی خەڵکی ئەم وڵاتەیە.
پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵە لە ئاوای تەختە ماڵاوای لەژیان کرد. بەدەخێکی گرانەوە ئاگادار بووین سەر لە بەیانی ڕۆژی هەینی 18 ڕەشەمەی 1402 هەتاوی کاک محەممەد ئەمین زارعی خەڵکی ئاوای تەختە لە ناوچەی ژاوەڕۆیسنا پێشمەرگەی دێرینی کۆمەڵە لە ساڵەکانی دەستپێکی خەباتی چەکداری دژ بە کۆماری ئیسلامی لە تەمەنی 78 ساڵاندا بەهۆی نەخۆشیەوە ماڵاوای لەژیان کرد. کاک محەممەد ئەمین کەسێکی دڵسۆز و جێگای متمانێ خەڵکی ئاوای تەختە و ناوچەکە بوو. بەڵێ ئێمەش بەم بۆنەوە لە تلوزیۆنی کۆمەڵەوە بە لەلایەن هەموو ریزەکانی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی گەرممان پێشکەش بەو بنەماڵە ئازیزە بە کەسوکاری و خەڵکی خۆشەویستی ئاوایی تەختە دەکەین. یادی کاک محەممەد ئەمینی ئازیز بەرز و بەڕێز بێت. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئەوەی کە تا کۆتایی بەرنامەیەمە بینەران لەگەڵمان بوون. سپاس بۆ ئەو ئازیزانی کە نامەیان نردووە چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی تەلەفۆنی ئەوەین بۆ هەرچی زۆرتر ڕازانەوەی بەرنمەکەی خۆتان حتمما پەیوەندیمان پێ بگرن و ڕاوبۆچوونەکانتان باس بکەن. تا بەرنامەیەکی دیکە ماڵەوە.